تا ئێستا خۆشببختانە هاوپشتیەکی زۆر گەرم و گوڕ و باش بووە. ڕنگ بێن نەتوانرابێ شەرایتەکە فراهەم نەبوو بێ بۆ ئەوەی هێزی پێشمەرگە بنێرن، بەڵام بە هەموو شێوەیەکی دیکە ئەو هاوپشتیە بەڕێوە چووە. بە تایبەتی گرنگە کە لە کوردستانی ڕۆژهەڵات کە لەژێر چەکمەی ئیستیبدادی ڕەشی کۆماری ئیسلامیدایە ئێمە دەبینین کە چ جاری پێشوو کە بۆ شنگال یارمەتی گەورە کۆکراوە و بوو بە حرەکەتێکی یارمەتی کۆکردنەوە لەلایەن خەڵکو و چالاکانی مەدەنی و هەموو دڵسۆزانەوە. ئەم جارش هەم کەسایەتیەکان هەم خەڵک بەگشتی لە کوردستانی ڕۆژهەڵات هاوپشتیەکی زۆر چاچیاندا نیشانداوە، خۆپیشاندانیان نیشانداوە، ڕاگەاندنیان بڵاو کردوتەوە و بەو جۆرە نیشانیان داوە کە خەڵکی کۆبانی بەتەنیانین و پشتگیری کوردستانی ئێرانیان هەیە. پێم خۆشە ئەوە بڵێم کە کوردستانی ڕۆژهەڵات هەمیشە، ئەمە جاری ئەوەڵی نییە، هەمیشە قەڵای پشتگیری و هاوپشتی لەگەڵ بەشەکان و پارچەکانی دیکەی کوردستان بووە. زۆر جار کوردستانی عێراق کە لیان قەوماوە هاتوونە لای ئێمە و زۆر بە گەرموگوڕی و بە یەکماڵی پشتیان گیراوە. لە زۆر بۆ نەدا من ئێستا ناچمە ناوردەکاریەکەیەوە. خۆشببختانە کوردستانی ڕۆژهەڵات نەقش و دەور و ئەرچی خۆی بۆ ئەو پشتگیری و هاوخەباتیە نیشان داوە. پێم خۆشە ئەوەشتان پێ بڵم لە بیرمان نەچێتەوە کە پتر لە 30 ساڵ لەوە پێش ئێمە محاسرە و گەمارۆدان و سەرکوت و تۆپباران و بۆمبارانێکی زۆر زۆر خەست و خۆڵمان شاهید بووین لە سنە کە ئەمڕۆ پێگەی ئەو بزوتنەوەیە بۆ پشتیوانی لە کۆبانی. سنە خۆی شاری محاسرە کرا و گەمارۆدرا و تۆپباران کرا و بۆمباران کرا و بۆ 24 ڕۆژ خەڵکی شاری سنە مقاومەتیان کرد. بۆیە ئەم بیرەوەریانە وجودیان هەیە، ئەم مێژووە وجودی هەیە. پشتیوانی سنە لە کۆبانی پشتیوانیەکی زۆر معنادارە. شاری قارەمان کە بۆ خۆی سەربەرزانە و ڕووسورانە لە خەباتی بە دژی کۆماری ئیسلامی هاتۆتە دەر، ئەو ڕۆ پشتیوانی لە شاری کۆبانی دەکا. ئێمە دەستخۆشیان لێ دەکەین لە هەموو ئەوانەی کە حرەکەت و بزوتنەوەیەک لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ پشتیوانی لە خەڵکی شاری کۆبانی و مقاومەتەکەی دەخەنەڕێ و ئێمەش لەگەڵ یانین و هیوادارین بۆ هەموو شارەکان پەرە بستێنێ و ببێتە شەپۆلێکی گەورەی هاوپشتی لە مقاومەتی کۆبانی و بێگومان لەو بڕواایەدام کە ئەم هاوسۆزیە نەک تەنها دەتوانێت خزمەتێکە و ئەرچێکی نیشتیمانیە بەرامبەر بە کۆبانی، بەڵکو لە هەمان حاڵدا دەستەچی لەکردنی و دەستەبەرکردنی جۆرێک بزوتنەوەی داهاتووی خودی کوردستانی ڕۆژهەڵاتیشە کە هیوادارم ئەویش ببینی. تا ئەوەی هەواڵنێریەکان لە هەموو دنیاوە باسی دەکەن کە ئێستا بۆتە خەبەرێکی لە خەبەرە یەکەمەکانی دنیا، ئەوەیە کە گروپی تێرۆریستی داعش توانیویانە تا ڕادەیەک لە لای ڕۆژهەڵاتەوە بچنە ناو شاری کۆبانی و لە هەندێک شوێن ئاڵای خۆیان هەڵکردووە، بەڵام مقاومەتی کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ هێشتا هەیە لەوێ و هیوادارین پشتیوانی جیهانی ئەوەندە ببێ بۆ کۆبانی کە پاداشی ئەو هەموو مقاومەت و خۆراگری و قارەمانەتیە بداتەوە و نەکەوێتە دەست داعش. بەڵام چارەنووسی شاری کۆبانی هەرچی بێ کە هیوادارم بە چاک بگەڕێتەوە، بەڵام ئەو چارەنووسە هەرچیەک بێ تازە داعش بە کارێکی درندانە و تێرۆریستی کە بەرامبەر بە گەلی کورد و بەرامبەر بە هەموو خەڵکی ناوچەکە کردی تازە غەیری ممکنە شکست دەخوا و کوردی پێ سەرکەوتووە. ڕاستە بە قیمەتی قوربانی و خوێن و فرمێسک بووە، بەڵام هەرگیز ئاڵای کورد ئەوەندە شەکاوە نەبووە و هەرگیز ئەوەندە خەڵکی دنیا هاوپشتی و هاوسۆزیان بۆ گەلی کورد لە هەموو پارچەکانی نەبووە و ئەوەندە نەبووتە خەبەرێکی جیهانی، ئەوەندە نەچۆتە سەر میدیا و ڕاگەیەنە گشتیەکان
و ئەوەندە بە شێوەیەکی مثبت و پۆزیتیڤ لەگەلی کورد قسە نەکراوە بۆیە من پێم وایە ئەم خەباتانە و ئەو قوربانیانە بە فیڕۆ نەچوون و ناچن و بێگومان ئێمە قۆناغێکی گەورەمان وەکو کورد تێپەڕاندووە بەرەو پێشەوە بەرەو دیاریکردنی چارەنووسمان و بەرەو بەدەستەوەگرتنی ئازادی ڕاستەقینەی خۆمان سەرخۆشی دەکەم لە هەموو قوربانیانی مقاومەتی کۆبانی ئاواتی سەرکەوتنیان بۆ دەخوازم و دڵنیا بن کە خەباتەکەی ئەوانیش بە نۆبەی خۆی لەگەڵ خەباتەکانی دیکە جێگەی خۆی دەگرێ و سەرکەوتنی داهاتوومان لە ئێستاوە بناوانەکەی دەشێلێ و هیواداریشم خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات گەرم و گۆرتر لە هەمیشە بۆ پشتگیری لە کۆبانی بێنە مەیدان و ئەو هاتنە مەیدانەیان درێژەی بێ ئیستیبدادی